بە دوو ڕۆژ دوای ئەوەی پیاوێکی چەکدار بەلای کەم 11 کەسی لە شاری مۆنترەی پارک لە کالیفۆرنیا کوشت لەو شارەی کۆمەڵگەی ئەمریکایە باڕەچەڵک ئاسیایەکان ئاهەنگی ساڵی نوێی مانگیان دەگێڕا لە دوو ڕووداوی تەقەکردن لە دوو شوێن لە هاف مون بەی هەر لە کالیفۆرنیا بەلای کەم 7 کەس گیانیان لەدەستدا. ئێمە سەبارەت بەو مەسەلانە ڕژ بووین و لەو بارەیەشەوە پێشوایی وڵاتمان کرد وە قەدەغتنی چەکی هێرشکردن و هەروەها ئەو چەکانەشی کە مەخزنەکانیان گولەی زۆرەگەن هەروەها لێکۆڵینەوەمان لەسەر ئەوانەی تەقەمەنی دەکڕن سەپاند و چاوەڕوانی یاسە سوورەکانمان دەکرد ئەوانەی چەک لە دەستی ئەو کەسانەدا ناهێڵێت کە بۆ خۆیان و هاوڵاتیان مەترسیدان ئەوەش بە بەستی پاراستنی ژیانی مرۆڤەکانە بەڵام حکوومەتی فیدرالی هیچی لەو بارەیەوە ئەنجام نەداوە. کالیفۆرنیا یەکێکە لەو دە ویلایەتانی کە فرۆشتن و خاوەنددارێتی چەکەکانی هێرشی لە جۆری لەشکری شێواز قەدەغە دەکات. دایان فاینستاین سەنەتۆری دیموکراتی کالیفۆرنیا وا پرۆژە یاسایەک پێشکەش دەکات بۆ وەگەرخستنەوەی قەدەغەیەکی فیدرالی لەسەر چەک و هەروەها ئەو جۆرە چەکانی مەخزنەکانیان گەورن و گولەی زۆر دەگرن هەروەها تەمەنی ئەوانی چەک دەکڕن نابێت لە 21 ساڵ کەمتر بن. ئەو کاتەی سەرۆک جۆ بایدن سەنەتۆر بوو ناوبراو لە ساڵی 1994دا پشتیوانی لە قەدەغەکردنەکە کرد بەڵام قەدەغەکە لە ساڵی 2004دا ماوەکەی کۆتایی هات. دوایین جار ئێمە چەکی هێرشکردنمان قەدەغە کرد. لە سایە ڕابەرایەتی سەرۆک و سەنەتۆر فاینستایندا ڕووداوەکانی تەقەکردن بە مەبەستی کۆمەڵکوژی کەمبوونەوە دوایەوەی کۆماریەکان هێشتیان وادەی قەدەغە بەسەر بچێت. ژمارەی ڕووداوەکانی تەقەکردن لە هاوڵاتیان بوونە سێهەندە. بەهۆی ئەوەی کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا زۆرینەن هەر بۆیە دەرفەتێکی کەم هەیە کە پرۆژە یاساکە پەسەند بکرێت. راپرسیەکان ئەوە پیشان دەدەن زۆربەی دەنگدەرانی کۆماری لە دژی بربەسکردنی مافی هەڵگرتنی چەکن ئەوەش بە گوێرەی دووەم گۆڕانکاری بەهۆی ئەوەی دادگای باڵا ئەوەی ڕوانگەی نەریتپارێزی هەیە لە مانگی 6دا یاسای ڕێکخستنی چەکی لە نیویۆرک هەڵوەشاندەوە هەر بۆیە ویلایەتەکانی دیکەی وڵات ئێستا بربەستەکانی خۆیان کە لەسەر چەک هەیەە لە مەترسیدایە. هیچ شتێک ڕوونادات هەتا ئەو کاتەی کە ئێمە نەکردتەنها چارەسەری ڕێسای ڕۆژانەی چەک نەکەین ئەوەی کارێکی گرنگە بەڵکو و دادگای باڵایە کە ڕێساکانی ڕێخستنی چەک لە ئێستادا لاواز دەکات و هەروەهاش ئەو ڕێخستنە لە ڕاستیدا بە ڕێگە کارە ساتاویەکان تاوتوێ دەکات. لە نەبوونی کاردانەوەی کۆنگرسدا سەرۆک بایدن وا تاوتوێی ڕێکاری جێبەجێکردن دەکات بۆ سەر و سەوداکردن لەگەڵ کەمکردنەوەی ئاستی تونندوتیژی ئاکامی چەک لە مانگی 6 ساڵی پاردا سەرۆک بایدن پرۆژە یاسایەکی هەردوو پارتی دیموکرات و کۆماری لەمەڕ چەک واژۆ کرد و کردی بە یاسا. یاساکە لێکۆڵینەوە لە پێشینەی کڕیارانی چەک کرد ئەوانەی تەمەنیان لەژێر 18 ساڵانەوە بوو هەروەها یاساکە پاداشتی ئەو ویلایەتانەی کرد ئەوانەی پێیان دەگوترێت یاساکانی ئاڵای سوور بەواتای ئەوەی کە چەک لە دەستی ئەو کەسانەدا نەهێڵدرێن ئەوانەی بە هەڕەشە بۆ خودی خۆیان و بۆ کەسانی دیکە دادەنرێن. بۆ پاتسی ودەکۆسوارە سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.